دەمەوێت باسی مێژووی دێرینی شاری هەولێر لە سەرەتای دروستبوونی تاوەکو ئەمڕۆ بکەم. ئێرە هەولێرە پایتەختی کوردستانە. تامی ڕێگا ئەمڕۆ لە هەولێر لەگەڵتان دەبێت بینێرم بن. بجوانی خۆی دەنازی باشی چاوی بازی بجوانی خۆی دەنازی باشی چاوی بازی هەوڵ دەدەم بێتارم هەوڵ دەدەم بێتارم ئینادە و نابێ ڕازی لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە خۆشەویستان هەر لە ناو گەڕێکی تعجیل پێم خۆشە خاوەن دوکانێکیش بدوێنم بزانم. سەلام عەلەیکوم. باسی مامان خاڵتوە تەندروستی باشە؟ هەموو شت باشە؟ الحەمدوللا هەموو شت باشە. بزانم ڕۆژانە چ دەکەن بە چێوە خەریکێت هەر خەڵکی هەولێرەی؟ بەلی هەر خەڵکی تعجیلی وەنیا؟ خەڵکی ئێرە مەحەلەی عەرەب معل ئەو دەکۆنەوە چایخانەت هەیە لە کێوە دەست بەو ئیشە کردووە؟ ئەو چایخانە بەخۆی لە هەفتایەکان هەبووە. چایخانەی مشکۆ؟ چایخانە ناباوکی سامی ئەوە تەنزدار مشکۆی ئەو قەدیمە بەخۆی نەرمانشە لە هەفتایەکان هەبووە خۆی چایخانەی جابیە ئەم لێرە نەبوویمە ئەم لە هەشتایەکان مامعە بدەبووە خوا ئەفریکا نەمایە ئێستا سمەکەی لەوەیە ئەو چاخانەی دروست کردم لەگەریشم بێت چاخانەی خۆمان هەبووە مال لە منطقەی دیهاتە کرد کە نەماتم لەگەریشم بێت لە هەشتایەکان لەگەری بزانم ستان هەیە خواردنی بەیانیان ئەوە خواردنی بەیانیان ئێستا و چاخانەیەرە مەشهورە بە خواردنی بەیانیان ئەنێ بەیانیان شۆربای نیسکە نۆکاوە مەخلەمە هێلکە و ڕوونا سەرتوێژە قەیماغە ماستە پەنیرە لۆرە و تەحین و جیز و هەنجی زۆر خاصی لەسەر ناوی بەیانیان هەیە تا خەڵکەشی زۆر ڕوو لە خواردن دەکەن خەڵکەشی زۆر ڕوو دەکە بەس بە تایبەتی لێرە عەرەب ڕوو تێ دەکە زیاتر یعنی مشتری مەگەتانە بڵێم سەدان حەفتا و پێنجی عەرەبە یعنی ئەو بازارە ئێرەش ئەگەر عەرەب نەبیتن بە فندق و بە مەطعەم و چایخانە هەموو دەبی قەپاکە ئێستا خاستن ئێستا واتە کورد کەمتر دێتە کەمتر دێتە لۆ بەیانیان ماڕی هەیەیان واریداتی نییە کوردێتن لێم نایە دێتن بەس وەکو عەرەب نییە عەرەب ئێستا تورکیە و چوەک ئیرانی ئەوان نای ناخۆن ناخۆن نانی نا لەبەرەوە ڕەزیلیشن پارەی سەرم نەکەن نە تورک نە ئێرانی نە سووری بە تایبەتی بەس عەرەب نەکەر قسەی من هەموو خەڵک هەموو بازار وەدەرێت پارەی زۆر سەر دەکەن لە هەموو شتێکی ئەخر باشیشیان هێلوێت باشی خەلی ناکە ئێستا تورکیش هەیتی احتیمالە دێن تجارەت دەکەن شێ بەس دینار سەرف ناکە بەس پارەی دەبەن تورک سووری ئیرانی دێن بەس پارەی بەس عەرەب دێ پارەی سەرف دەکە فەرقیە باشە شێفی تایبەت بە خۆتانتان هەیە گەر نۆکا و لەمەوە شتانە دروست دەکاتن باش سەعات چەندە تا چەند دوکانتان لێرانە لە پێنجی بەیانی کراوەیە هەتا مەغریبێ هەموو ڕۆژە پێنجی بەیانی حازرە خواردنەوە هەتا مەغریبێ بەخۆی زیاتر لێران هەتا ئەو چاخانە مەشهورە بە خواردن خەڵک لەمە کاری دێتە خوارێ سوێنان دێتە ئێرە خواردنی بەیانیشمانی مە خەڵک باز دەکات لە فندقی باشە ئەمنیش تاقی بکەم و باس بکەم دوایانیشم بەسەرتا لە فندقی هاتێ دەرە پەنجانەوە خواردنێ مەفتوح هاتێ لێرە نانی خواردیان دەرە ئێرە خۆشکە تامی ئەو خواردنگانە تامەکی جیاوازتری هەیە لە زۆر جێدیکە خاستەن ئێرە شەعبیشە من خواردنەکەمان شەعبیە خەڵاتی لێ نێزیکە یعنی غەریبە زۆر هەیە هەولێر و تعجیل و ئەوان هەموو تایبەتمەندی خۆی پێ خۆشە دابنیشم لێرە خۆشتانەکەم بەس زۆر سپاس. لە گەڕێکی تعجیلم دەمێنانێکی سبێنەی زۆر خۆش بخۆم بێ هەموو لایەک ناخۆش لە گەڕەکێکی زۆر کۆنی هەولێر بزانم نانی گەرمیشمان نەوەکۆلو نانیان نەهینا هەشەرمەزار و هەندی برەمەوەلو نانیان لە بۆم نەهینا کوڕەکاکە دە ئەتو بڕۆ لە بۆمان بینا ئەی وەڵا دەست خۆش بینانی بە تۆ بزی چەند خۆشە
دەستان خۆش بیچن بێم لایەک ناخۆش ئەجا طبعا یەکەم جار چەندە خەرچی هەولێرێمە بەس یەکەم جارە بێم لە تعجیل دابنیشم ئاها نانەکەی سبەینەی زۆر زۆر خۆش بخۆم بێ هەموو لایەک ناخۆش نانەکەی دەخۆم لەو گەڕەکە جوانە و بەردەوام دەبم.